خیانەت گرێژێر پەنجەیەکەی کورد لە کۆنەوە تا ئەمڕۆ کورد لە ڕووبەڕووبوونەوە لە بەرامبەر بە نەیارەکانی درێخی نەکردووە بەڵام چۆن ڕادەی هێزەکەی بۆ بەرەنگاری جێگەی شۆکی دەرەوە بووە بە هەمان ئەو ڕادەیە خیانەتی کەسانێک یان لایەنێک یان بەرەو ڕێکخراوێک و حیزبێک بۆتە شۆکێکی گەورەتر کە هەموو قوربانیدانەکانی یەکسان کردوێتەوە بە سفر لە زۆر قۆناغی مێژوودا کورد دەستی لە پەنای سربەخۆیی گیر بووە بەڵام ئەوەی کۆتایی بەو نزیکە هێناوە دەستی خیانەتی ناوخۆ بووە کارل مارکس بڕوای وایە مێژوو دووبارە دەبێتەوە جاری یەکەم بە تراژیدی و جاری دووەم بە کۆمیدی گەلی کورد گەر لە مادەکانەوە دەست پێ بکەین خیانەتی هارپاک ئەم ئیمپراتۆریەتە مەزنەی ئەو کات لە بندێنێت لە دواتردا هەرچی میرنشین و خاوەن هێز بوو لە ناوچەکە لە سەردەمی دەسەڵاتداری عوسمانیەکان و سەفەویەکان بەدەستی خیانەتی ناوخۆ کۆتاییان پێهات بەڵامەوەی خیانەتی کورد جیا دەکاتەوە لە خیانەتی وڵاتان یان نەتەوەکانی تر یەک شتە ئەوان خیانەت لە هەموو شتێک دەکەن لە پێناو بەرژەوەندی وڵاتەکەیان پێچەوانەی کورد کە ئامادەیە لە پێناو شتێکی زۆر بچووک و ڕۆتینی یان بۆ سندنەوەی تۆڵە و نیشاندانی ڕق هەموو سازشێک بکات و خیانەت لە وڵات و نیشتیمانەکەی بکات دوای هەڵوەشاندنەوەی خلافەتی عوسمانی تورکی و دامەزراندنی دەوڵەتی نوێی تورکیا و دواتر جێگۆڕکەی سەفەویەکان بەڕژێمێکی نوێی وەک ئێران هێشتا کورد نەیتوانی لەو گۆڕەپانەدا و لەو هەموو خیانەتەوانە وەرگێت بە بەردەوامی تاکە شتێک کورد خیانەتی لێ نەکرد بێت لە مێژوودا خیانەت خۆی بووە لە سەردەمی شاخ تا ساڵی 1991 کە ڕاپەڕین دەکرێت کورد دەستی هەڵنەگرت لە شاخ دەیان کەسی خائین لە ناو شۆڕشەکەدا هەبوون بەڵام زۆر جار بۆ تەسفیەی حساب ئەو ئەندامە باڵایانەی حیزب کە خۆیان لە خیانەتەکەدا بوون بە سزادانی کەسێکی بێتاوان یان پێشمەرگەیەکی دڵسۆز و کوشتنی دەیانویست ئەو تۆمەتە لەسەر خۆیان لا بدەن ئەگەر سەیری تەواوی یاداشتی ئێستای پێشمەرگە و سەرکردەکان بکەیت ئەوە بەڕوونی هەست بەوە دەکەیت کە ئەوەی لە شاخ گوزەراوە شۆڕژ نەبووە و خیانەت بووە لە دوای دروستبوونی حکومەت و پەرلەمان لە ساڵی 1992 تەنها بۆ ماوەیەک حیزبەکان توانیان ڕێک بن ئەویش تا لە کێکی سامان و دەسەڵات بەشی خۆیان برن بە ماوەیەکی زۆر کەم خیانەتیان لە هەموو ئەو شیعار و دروشمەنەتەوە یانە کرد کە هەڵیان گرتبوو بە کوشتنی دەیان چالاکوان و شاعیر خیانەتیان لە ئازادی ڕادەربڕین کرد بە دزینی سەروەتی وڵات و ئاودیوکردنی کەلوپەل و خواردن خیانەتیان لە سامان و سەرمایەی مادی ئەو گەلە کرد بەکڕینی دەنگ و وەلای حیزبی خیانەتیان لە نیشتیمان و کورد کرد دوای ماوەیەک خیانەتەکەیان تەنها بەوەوە نەوەستا دەیان بەڵگەنامە و نامەی دەستنووس بڵاو بووەوە کە هەر یەکێک لەم حیزبانە لە پەیوەندیدایە لەگەڵ ڕژێمێکی دراوسێ بە تایبەتی یەکێکیان ئێران و ئەوی تریان تورکیا بەڵامەوەی جێگەی ئاماژەکردنە خیانەت لە ئێستادا زۆرترە لە ڕابردوو تەنها جیاوازیەکە ئەوەیە فۆرمەکەی خۆی دەگۆڕێت لە ئێستادا ئەندام پەرلەمان دەنگی تۆی هەژار دەبات و لەو سەر بۆ برسیەتی شەڕ ناکات دادوەر لە دادگا دادەنیشێت و لە شوێن سزادانی گەندەڵ و بە سزاگەیاندنی زاڵم یاسایەک و مادەیەک بە بەرگی دەسەڵاتدا دەدورێت و حاکمەکان کە نوێنەرایەتی ئەو فەزیلە ئەخلاقیە دەکەن کە دادوەریە بەڵام خیانەت لە خەڵک و حەق و داد دەکەن و وەک بەرگی ڕەشی خۆیان مێژووی ڕەش بۆ خۆیان تۆمار دەکەن ئەو چەکشەی دەبێت بیکێشن بە نادادیدا دەیکێشن بەداد و ئەتکی هەموو فەزیلەتەکان دەکەن گەر مامۆستای ئاینیە و سوێندی دڵسۆزی بۆ پەیامەکەی خوددا خواردووە و بەڵێنی داوە کە شوێن کەسایەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵا بکەوێ و ڕەوشت بەرز و ئاشتی خواز و دادپەروەر بێ و پشتی زوڵم نەگرێ بەڵام ئەویش خیانەت لە پەیامەکەی دەکا و لە مەجلیسی سیاسیەکاندا لەسەر حسابی ورد و خاشبوونی هەژاران و نەداران جێپارویان نەرم دەکەن و لە مۆز لە خواردنی سەرسفرەی سیاسیەکان گیر دەکەن گەر ڕۆژنامە نووسیشن بە هەمان شێواز هەردەم لە سەنگەرێکەوە بە باڵای سیاسیەکاندا دەخوێن و شانامەی بۆ دەنووسن و دەیکەن بە سوپەرمانی سیاسی لە تازەترین خیانەتەکاندا بێدەنگبوونی خەڵکە لە کەسی خیانەتکار وەک چۆن دەوترێت ئەوانەی لە خیانەت بێدەنگ دەبن و چاوپۆشی لێ دەکەن و دووبارە وەک سیاسی سەرکردە نووسەر هاوڕێ قبوڵیان دەکەن ئەوانیش بەشێکی گەورەیان پێدەبڕێت لەم خیانەتە کورد بەرئەنجامی بینینی ئەم هەموو خیانەتە و تێگەیشتن لێی وتوویەتی دارکرمی لە خۆی نەبێت 100 ساڵ یان 1000 ساڵ تەمەنیەتی کورد لە ئێستادا لە هەموو دەم خراپتر و بەرباتر و بێنەواتر و بێمەواترە زادەی ئەو کرمەیە کە لە ناویدایە و هەمووان بۆ یەکتری چوونەتە سەنگەرەوە و لە پشتەوە چەقۆ لە بەرامبەر و لە نیشتیمانیش دەدەن
لە ئێستادا کوردستان بۆتە تاکە ناوچەیەک دەیان دەستگای جاسووسی تێدایە و سوپای چەندان وڵات ڕۆژ و شەویان خستووەتە سەریەک و تاک بە تاکی کورد مەلەفی لە بەردەستی ئەوانە نەگەر ئەوانەی خۆیان بە خاوەنی سوڵتە دەزانن نابن بەڕێگر بەڵکو خۆیان بوونەتە ئیمام و خەتیبی ئەو ڕێگەیە و لە پێناو پشتگیریان بە درێژەدان بەدەسەڵات ئامادەن هەموو بەهاو قیامەکانی نیشتیمان ڕادەستی ئەوان بکەن.